لە هەر شوێنێکی بەرزەوە بڕوانیتە کەرکووک دەبینی تەپۆتۆز و دووکەڵ ئاسمانی شارەکەی داپۆشیوە. لە گەڕەک و ناو کۆڵانەکانیش کەمترین ڕێژەی سەوزای بەدی دەکرێت، چونکە تا ئێستا هیچ بڕیارێک بۆ ڕواندنی دار و نەمام لەلایەن ماڵانەوە دەرنەکراوە تا ڕێژەی سەوزای زۆر بێت و ببێتە هۆکارێک بۆ ژینگەیەکی پاک. هاوڵاتیانیش پێیان وایە دەبێ حکومەت هاندەری خەڵک بێت بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی. لەم شارە بەداخەوە عنی سەوزایی کەمە زۆر لە هەموو شارەکان ئەم شاریکەروکە دیارە کە دەچی ناو ئەم شاریکەروکە دی دیارەکە سەوزایی نییە. ئەنی ئەساس بوو بەڕاستی ئەمە هەموو ماڵێک حالە بەرش قاپەکەی خۆی هەریسە بێگەمەجالە بێ ئەوەنە مەترێکش بێ دوو داری دیە بڕێنێت. ئەوەی خانووی دروستەکرێت سەوزایی دروست ناکرێت ئەم ماڵمەوەتە لێرەیە دێگەی من خۆم لە خانوەکەی خۆم یەک ریزە گوڵ و سەوزایم لێداوە هەنە ناو خانووی خۆم لە دەرەوەمان لێداوە قەبرستانە گشتی هەموو کلومەتر سەوزایی دێگەی ناو قەبرستانەکە هەموو سەوزایە بەس ئەمانی دروستەکرێت گشتی خانووە سەوزایەکە لا بەندارەکە بڕنەوە لە شاری کەرکووک دێگەی حتا دیوار و خانوو دروست کرێ دێگەی حکومەت پێویستی ناکات تۆ بری بە حکومەت وەرە سەوزایم بۆ دروستکە نه هەر کەس لە هۆکاری خۆی لە جێگای خۆی ئەتوانێت نەمامێ بچێنێ لە شارەکەی خۆی و لە بەردەم قاپی خۆی. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی ژینگەی کەرکووک ڕێژەی سەوزایی ئێستا لە پارێزگاکە تەنها لە 100%. سەرۆکی شارەوانی کەرکووکیش دەڵێت هەوڵی ئەوان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بەردەوامە، بەڵام هاوڵاتیان وەک پێویست هاوکاریان نین. بابەتی سەوزایی لە کەرکووک زۆر پێویستە لەبەرەوەی ئاستی ڕێژەی سەوزایی کەم بووە هۆکاریش هەیە بۆ ئەو کەمبوونە بۆ نمونە تعارضاتی لەگەڵ محرماتی نەوتی لە زۆر شوێن کە ئەتەوێت ئیشێ بکەی یان کارێ بکەی محرماتی نەوتی ڕێت پێنادا ناکرێت و زۆر جاریش سێرەکەی ئەو شوێنانە زیادە ڕۆی کراوەتە سەریان تەجاوز کراوە مەجای ئەویان نەهێڵاوە کە تۆ خزمەتی ئەو شوێنە بکەی وەکو ڕواندنی دار و با بڵێن زیادکردنی بەشە سەوزایی لە شارەکەیە. بەپێی ستاندەردی جیهانی نابێت ڕێژەی سەوزایی لە 150 کەمتر بێت، بەڵام ئێستا ڕێژەی سەوزایی لە کەرکووک لە 100% تێنەپەڕاندووە. بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی شارەوانی کەرکووک پلانی داناوە بۆ لەمەودووە لە بودجەی ساڵانە 2 ملیار دینار بۆ سەوزکردنی شارەکە تەرخان بکات.